کەم گفتوگۆی لەبارەوە بکەم بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری حکوومەت لە لیژنەی مادەی 140. بەڕێز دژوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24. بۆچی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال هێندە درێژە دەکێشن؟ ڕۆژ باش، زۆر سوپاس. لەبەرەوەی حکوومەتی عێراقی سیادەی تەواوی نییە، بڕیاری سیاسی هەوی بەدەست خۆی نییە، دەستێوەردانی دەرەکی هەیە. حکوومەتی عێراقی بڕوای بە شەراکەتی کورد و سنە نییە دەسەڵات لە بەغدا. حکوومەتی عێراقی بڕوای بە فیدرالی نییە، بڕوای بە مەرکەزیەت هەیە. حکوومەتی فیدرالی مادە دەستوریەکان جێبەجێ ناکات. ئەگەر تۆ بتەوێت حکوومەتێکی مۆدرن، حکوومەتێکی دیموکراتی ببینی، ئەبێ ئەو حکوومەتە مؤسساتی بێ، مەبدەئی جیاوازی سوڵتات، یعنی سوڵتەی تەنفیزی، سوڵتەی قەزایی، سوڵتەی تەشریعی هەر کەس و سەربەخۆیی خۆی هەبێ. بەڵام لە عێراق وان نییە و سەرۆک وەزیران و وەزیری مالیەش دەسەڵاتێکی تەواویان نییە. بەڵام خەڵکانێکە کە پێیانڵی ئیتاری تەنسیقی کە ئەم حکوومەتیان پێکهێناوە لەگەڵ قیادی سیاسی کوردی، ئەوان زیاتر مسەیترن لەسەر ئەو حکوومەتە. ئەمە وای کردووە بڕیاری 100% لە دەست حکوومەتی عێراقی نەبێ. ئەی بڕیار لە دەستی کێ ئەگەر لە دەستی حکوومەت نەبێ؟ ئیتاری تەنسیقی و دەستێوەردانی دەرەکی. با من شتێکتان پێ بڵێم، جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم کە زۆر وێرانکار بوو، بە 4 ساڵ کێشە حەل بوو. بە تایبەتی دوای جەنگی جیهانی دووەمە تا جەنگی ئۆکرانیە ئەوروپا زۆر ئارام بوو. ئەمە لە بینی وڵاتان بوو، لە بینی وڵاتانی زلهێز بوو. یعنی هونەر چییە؟ فەلسەفە چییە؟ لە بینی ئیقلیمێک هەرێمێک کە ناوی کوردستان ناهێڵنجا بێتەوە، لە کێنراوە بە عێراقەوە بە دەستورێکە کە فیدرالیە، بەڵام دەستورەکە جێبەجێ ناکەن. ئەمە تێنەگەیشتنە لە واقعی عێراقی. بڕوا بکە ساڵی 21 عێراق لەسەر بنەمای کۆنفیدرالی یان فیدرالی دروست بکرایە، ئەم کێشانە دروست نابوو. ئێستش تەنانەت ئللا بە جێبەجێکردنی دەستور و بنەمای فیدرالی و شەراکەتی کورد و سنە لە عێراق کێشەکان ئەمەوێت بەڕوونی تێبگەم، یانی ئێستا کێشەی عێراق چییە؟ ئەو داواکاریانەی هەیە بۆ لە هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان ئەڵە جێبەجێم کردووە، کەواتە ئێستا عێراق چی دەوێت لە هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستان هەموو داواکارەکانی عێراقی جێبەجێ کردووە، ئیلتیزامی کردو بە عێراق ئەڵێ ئێوە ئەگەر ئامادەن موچەمان بۆ بنێرن، بودجەمان بۆ بنێرن، ئێمە داهاتی ناوخۆ داهاتی فیدرالی، نیوەی داهاتی فیدرالی تەسلیمەکەین. پارەی نەوت ئێمە ئەوەندەی کە هەیە بەرمیلی نەوت جارە ئێمە خۆمان نەوتمانە فرۆش پارەکەمان بە عێراقەدا. ئەمە ڕێککەوتنێک بینی هەولێر و بەغدا کراوە کە ئەو نەوتە لە ڕێگای سۆمە و بڕوە ئەویش کێشە نییە. حکوومەتی کوردستان بۆ داهاتی ناوخۆ بۆ پارەی نەوت بۆ کۆمەڵی بابەتی تر نەرمی نیشان داوە، لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێککەوتنی ئیمزا کردو جێبەجێ ناکە. لەگەڵ ئەم کابینە کە تۆ سەی منهاجی وزاری ئەو کابینەی بکەیت کە سوودانی بردێ پەرلەمان و پەرلەمانجی قرار کرا، کۆمەڵی خاڵ لەسەر بودجە، لەسەر موچە، لەسەر مادەی 140، لەسەر تەطبیقکردنی کەرکووک، لەسەر جێبەجێکردنی اتفاقی شەنگار، لەسەر نەوت، لەسەر کۆمەڵی بابەتی تر خاڵی تیا، لەسەر یاسای محکەمەی ئیتیحادی، لەسەر یاسای ئەنجومەنی فیدرالی عێراقی. ئەمانە هەموو کرا، بەس عێراق جێبەجێ ناکە. وەکو وتم دەستێوەردان هەیە لە عێراق و ئەو حکوومەتە دەسەڵاتی تەواو نییە. باشە، پرسیارێکی دیکە کات دژواریانی حکوومەتی فیدرال لەگەڵ هەرێمی کوردستان دەستێوەردانەکە باشە کە ڕێک دەکەون کە دادەنیشن و دانوستانەکەن ڕێگەکەون و ڕێکەوتن نامە هەیە لە نێوانیاندا، چەندین جار ئەمە ڕووی داوە. بەڵام دواتر حکوومەتی فیدرال لە ڕێکەوتنەکان پاشگەزە بێتەوە. هۆکاری ئەمە چییە؟ حکوومەتی فیدرال ئەوێ ئەم ئیقلیمە ئەم هەرێمەکو محافزەک مامەلەی لەگەڵ بکاتن. خۆی وەکو جەنابەت فەرموود ڕێکەوتنەکە پێشێلەکە، ڕێکەوتنێکی تر لە دوای ئەوەکە بڕوا بکەن. تا ئێستەوەی لەگە بەغدا کراوە 190 زیاتر ئەو پێشنیارانەی کوردستانە کە بۆ ڕێکەوتنەکە ئەکرێ موافقەتی لەسەرەکەن، دێن جارێک تر ڕێکەوتنێکی ترەکەن هەمان بۆچوونەکانی هەرێمی کوردستانە، چکە بۆچوونەکان مەوزوعین، واقعین، ڕاست و دروستن. عێراق دێ جارێ هەموو حکوومەتەکانی بەغدا لە مەسیف سەلاحەدین بە مبارەکەی بەڕێز سەرۆکی کوردستان مەسعود بارزانی ئیمزا کراوە کە حکوومەتەکە پێک دێ ئەچێن لەوێ
ئەوان جێبەجێ ناکەن بۆ ئەیانەوە کوردستان ڕابگرن. من زۆر جاوتومە لە بەغدا ئەندامی وەفدی شاندی حکومەتی عێراقی لە پەراوێزی کۆبنەوەکان و توێتی کاکە وەزعێوە زۆر باشە، وەزی عێراق خراپە، ئەمانە ڕاتان بگرین. اینجا ڕاگرتن بە چییە بێ؟ ئەگە پرسیار لە عێراقیەکان بکەین مەسوولەکان ئەڵێ کاکە کێشەکە سیاسی نیە، کێشە قانونیە. من ئەڵێم کێشەکە سیاسیە بە قانونی کراوە. لە قانونی ئیدارەی مالی، لە قانونی موازنە کە ئێمە دژی بوون لەگەڵی نەبووین دەنگمان پێنەدا، بە زۆر کۆمەڵە کۆتوبەندیان خستۆتە دەستی هەرێمی کوردستانەوە، ئەڵێن وەرە جێبەجێکن کاکە کە تۆ قانونێک دەرەکەی کە ئێمە و ئێوە بەیەکەوە جێبەجێ بکەین، ئەبێ ئەو قانونات چاودێری بەرژەوەندەکانی من بکە. باشە لە کوێی دنیا بووە هەموو مانگێک هەرێمی کوردستان داهاتی وەکو یەک بێ، نیەشتی وە داهات ئەگۆڕێ زیادەکە کەمەکە. ئێستا حکوومەتی عێراقی غەدرەکە، کێشە دروستەکە. باشە خۆ مەسەلەکە هەر داهاتی ناوخۆن یەکات دژوار چەندین جار لەسەر موچە و بوجا ڕێکەوتن کرا، بەڵام دوای ماوەیەک عێراق بیانووە دۆزێتەوە. ئێستا هەرێمی کوردستان چیتر ماوە بیکات؟ اینجا من با باسی ئەوە کەم ئەڵێ داهاتت کەمە بۆ خۆی گومرگی تری داناوە، گومرگ بەس ئەبێ لە دەواازەکان دابدرێ، وای لە وەبەرهێنان یان وای لە بازرگانەکانی کوردستان کردو بچن لە دەواازە سنوورەکانی ئەوانە و بەرهەمبێنە حتمما لێرە داهات کەمەکە. دوایی داهاتی فدرالی خۆ ناکرێ داهاتی ناوخۆی خۆی هەموو تەسلیم بەغدا بکە. بەڵام لێرە ئەوان بیان و جەناب وتێت بیان و دۆستنە، بەڵێ ئەوانەی ئەوان بیانوویە یاسایینی ئەمانێکن دش بە یاسایە، دش بە ڕێسایە، دش بە دەستورە، دش بە ئیتیفاقاتەکانە. باشە تا ئێستا ئەوە بیستوتانە موچەی نەجەف یا بەسڕەیان ڕەمادی و مووسڵ نەنێرن بڵێن داهاتە نەناردووە، تا ئێستا بیستوتانە بەوە یەک هەفتە موچەی حەشدی شەعبی ئەوانی تر تاخیر بێ. ئەم جارە کەوتیان سیولێن نیە پارە نیە موچەی حەشدی شەعبی هەفتەیەک تاخیر بۆ بزان چی ئەگوزارێت لە عێراق. ئەوان غەدر لە هەرێمی کوردستانەکەن، وەکو باسم کرد ئەوان ئەیانەوێ مافە دەستوورەکانی ئێمە پێشێل بکەن، وەکو محافظە سەیری ئێمە بکەن، وەکو خۆیان ئەمانەوە ڕاتانگرین. ئەوان ئەیانەوێ سیستەمی مەرکەزیەت لە عێراق پەیڕۆ بکەن، نەکو سیستەمی دیموکراتی فدرالی. ئەگەر نا هیچ نەماوە هەرێم بەرامبەر بەغدای نەیکە. لە مۆزوعی موچە و بودجە هەرێم ڕازیە نەوت بفرۆشێ بە چاودێری عێراقی پارەکە بگەڕێتەوە بۆ عێراق بەشی بودجە و موچەیمە لێ بدرێ. هەرێم ڕازیە نەوت بە سۆمۆ بدە ئاخر اتیفاقە ئەوان نەوتەکە بفرۆشن بەشی ئێمە بدەنەوە. باشە لە کوێی دنیا بۆ موچەی خەڵک ڕەبت بکەیتەوە ململانەی سیاسی. وەڵام ئیشەکە لای محکەمەی اتحادی، محکەمەی اتحادی بڕیاریدا یەکەم موچە بدرێ، دووەم داهات بنێدرێ. باشە لە جەژنا ئیشەکاندا دەست محکەمەی اتحادی وڵات چون بۆ حەجە قبوڵە 1,400,000 کەس موچە وەرنەگرێ. دوایی هاتن بابەتێکی تریان خستە ناو مناقەشاتی محکەمەی اتحادی بووە هەڵا هەمویان ئیستقالیان کرد، هەفتەیە دەڕۆژ تا گەڕانەوە. باشە ئەمە ئەڵێن کوردستان سەر بە عێراقە، ئێرە فدرالیە، ئەمە عەدالەتە، ئەمە یەکسانیە، ئەمە مساوات، ئەو مساواتە. فەرمانبەری هەرێمی کوردستان موچە وەرنەگرێەوە، دوو موچەیە عێراق سبەی دووەی پارەی مانگی حەوت سەرفەکەن بە ئێماڵێن سیولە نییە بەس پارە بۆ لەبنانە نێرن. هەموو ئەمانە لە نێو دەستور متەوازعیان کرد، یەکلایی کراونەتەوە. پارەیەکی زۆری لێ سەرف کرا. ئەی سیولەنیە ئەگە ئیجازە بدەی سیولەنیە بۆچی بۆ ئەو شتانە هەیە، بۆچی بۆ موچەی مانگی حەوت هەیە، بۆچی بۆ ئێمە نییە؟ زۆر جامیوانەکانمان بەسیەوە دەکەن کە ئەمانە هەمووی پێشێلکاری دەستورە. ئەگەر دەستور وەک خۆی جێبەجێ بکرێت ئەم کێشانە هێندە درێژە دەکێشن. بۆ نمونەوەکەوەی مادەی 140 کە دەبواە لە ساڵی 2007 تا کۆتایی پێباتە. وەڵی پێشێری دەستورە، دەستور جێبەجێ بکرێ، کورد و سنەوک و شەریک لە عێراق حساب بکرێ، ئەم مشکلانە هەر جێبەجێ نابێ. قانونی لا مرکزی لە محافظات جێبەجێ بکرێ، ئەم کێشایان دروست نابێ. جارێ باسی مادەی 140 ئەوە برینێکی زۆر گەورەیە. حکوومەتی عێراقی بڕیاری داوە 200 میلیارد مانگانە بدا بە ئێمە لیژنەکەمان. ئەگە ئەو 200 بەردەوام بێت 25 ساڵی تر قەرە بۆ تەواو بێ. لە دەستوری شاتوو هەتا خاڵی یەکەم کە ئاسایکردنەوە تەواو نەبێ ناچنێ خاڵی دۆم و سێم. بەشێک لە خاڵی یەکەم کە قەرە بۆیە خاڵی تری زۆرتیایە مەجال نێ بۆتانی باز بکەم بە 25 ساڵتر تەواو بێ. حکوومەتی عێراق حکوومەتێکی عادل بۆ بیستای کێشە چارەسەر بکە، ئەبۆیە 2005 قەرەبۆی خەڵکی بکردە نەک دوای 40 ساڵ.
ئەبووە ئەو کاتە کۆتای پێ بهاتە لە چۆی دنیا بۆ حکوومەتێک قەرەبۆی قوربانیەکانی بکە دوای 40 ساڵ بەڵێ ئەگە دەستور جێبەجێ بکات ئەگەر ڕێکەوتنەکانی هەولێر بەغداد جێبەجێ بکەن کە زۆر نەریمان نیشانداوە و جەنابی بارزانی هەموو وەختێ فاکتەری برایەتی و فاکتەری ڕێککەوتن و فاکتەری تەوافق بووە لە عێراق ئێمە ئەمانەی کێشەکان بە قانون دەستور چارەسەر بێ بەس بەداخەوە ئەوان نظامی دووفاقی بەکارهێنن ئەوەی لە مەسلحەتی ئەوانە لە دەستور جێبەجێیەکەن ئەوەی لە مەسلحەتی خەڵکی ترە جێبەجێ ناکەن لە ڕێککەوتنەکانیش هەمان شتەکەن بڕواژ بکەن بابێن ناوبژای نێودەوڵەتی بێن بزانن لە ماوەی ساڵەیان ڕابردوو ئەوەی ئێمە ئەیڵێن ڕاسترەیان ئەوەی ئەوان ئەیڵێن ئەگەر جێبەجێی ناکەن بادەوەی لە ناوبژوان نێودەوڵەتی بکەن ئەو کێشەیە چارەسەر بکە لەبەرەوەی درێژەی کێشە بابە لە 2005 تا ئێستا بۆ چارەسەر نابێ ئەگەی ئیجازەم دێ ئەو نقطەیە بڵێم وەڵا زۆر بە کورتی سپاس دەکەم ئەگەر حکومەتی عێراقی میزانایە زۆر بە کورتی ئەگەر حکومەتی عێراقی میزانێ مالێ 140 لە مەسلحەتی کورد و کوردستان نیە 2005 جێبەجێ کرد ئەگەر حکومەتی عێراقی میزانایە قانون نەوتی غاز ئێمە ناکە بە شەریک لە دەستور لە 2005 قانون نەوتی غاز دەرەچوو بۆیە دەرناچێ چونکە ئەزانێ ئێمە حەقی مشارەکەمان هەیە تۆپەکە لە گۆڕەپانی عێراقە بێ عێراق ملکەچکە بۆ دەستور و بۆ ڕێکەوتنەکان غەدر لەو خەڵکەنەکە بیسەری حکومەتی هەموو عێراقە تەنها حکومەتی کۆمەڵە خەڵکێک نییە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری حکوومەت لە لیژنەی مادەی 140 لە هەولێر میوانی کوردستان 24 بووی.